تا ئاسا شەش کۆبوونەوەمان لەگەڵ یەکێتی مامۆستایانی کوردستان و دیدارمان لەگەڵا کردوون و پرس و ڕاوێژمان پێ کردوون بە تایبەتیش لەسەر پرۆژە یاسایە کە لە بەردەستمانە بۆ بواری پەروەردە ڕێی یەکێتی مامۆستایانی کوردستان بە گرنگ دەزانین. مامۆستایانی گرێبەس کارەکان تەواو بووە، ئێستا نووسراوەکان گەڕاوەتەوە بۆ وەزارەتی دارایی و دوای ماوەیەکی کەمیکە دەستەکەم بە مامەڵەکانی. ئەمە خەریکی دروستکردنی داتابیسێکین بۆ مامۆستایانی وانەبێژ، چونکە ئەوان مەلەفیان لەناو پەروەردەکان هەبوو، مەلەفیان ناو وەزارەت نەبوو. دەمانەیە پێشچاو ڕوون بین لە داتای مامۆستایانی وانەبێژ. پاکێجێکی مەدروستکراومان هەیە کە ئەلتەرناتیڤێک لە خۆگرێ بۆ ئەوەی کە بتوانین لە کوردستانە لە ماوەی کابینەی نۆیەمە قوتابخانەی نوێ دروستکەین.